ڕێوڕسمی پەردەلادانە لەسەر پەیکەری دووخانمی شاری قەڵاتزێ. شەهید مامۆستا سنەوبەر و خات و کەژاڵ ئیبراهیم خدری شاعیر دوو ناوی دیاری ناو لاپەڕەکانی مێژووی شارێکن کە ڕژێمەیەک لە دواییەکانی عێراق هەموو چەشنە تاوانێکیان بەرامبەر بەکارهێنا، بەڵام ئێستاش ئەم شارە هەر زیندووە تا دێت هەر ئاوەدان دەبێتەوە. ڕاپەڕینی 24 سوار وەرچەرخانێکی مێژووی بوو بۆ بزاوی ڕزگاری خوازی کوردستان. ئەم ڕێوڕەسمە وەفاداری دانیشتوانی شارێکە بەرامبەر دوو ژنە تێکۆشەری کورد کە هەر یەکێکیان بە جۆرێک مێژوویان نەخشاند. دیارە لەم زروفە ناخۆشیکەوە ئێستا ئینسانی کوردی پێدا تێدەپەڕێ، بە تایبەتی مەعیشەتی ژیان و مەسەلەی کۆرۆنا بۆتە کارە ساتێک بۆ هەموو ئینسانەکان و تەئسیرێکی گەورەی لەسەر ڕۆحی مرۆڤایەتی دروست کردووە. لەم زروفەدا توانرا پەیکەرێک بۆ هاوسەری ژیانم کەژاڵخان دروست بکرێت لەلایەن بەڕێز دکتۆر تەها معروف و برای گەورەم کاک بەختیار هەڵەبجەیی و ڕێزدار کاک عەلی کە ئەمانە ئەرچێکی زۆر گەورەیان کێشا بۆ ئەوەی بتوانن دەنگ و ڕەنجی ئەم ژنە شاعیرە لە شاری قەڵازێدا سەدای خۆی هەبێ. ئەمڕۆ پەردە لەسەر پەیکەری هەردوو شەهید دایکە شەهید مامۆستا سنۆبەر کە لە 24 ساڵ 1982 لە بردومانەکە لە ڕاپەڕینی قەڵاتزێ شەهید بوو. پەردەی لەسەر لادرا لە پارکەکەی خۆی کە لەسەر ئەرکی برای بەڕێز و خۆشەویستمان دکتۆر تەها ڕەسوڵ و هونەرمەند زاهیر سەدیق دروستی کردووە. دیارە وەکو وەفا و ڕێزێک بۆ ئەو شەهیدە دروست کراوە، لەوێدانرا و پەردەمان لەسەر لادا. شەهید سنەوبەر لە 2 ئایاری ساڵی 1982 لە ساتی ڕاپەڕینی هاوڵاتیانی شاری قەڵاتزێ بەدەستی پیاوانی ڕژێم شەهید بوو. خات و کەژاڵ ئیبراهیم خدری شاعیریش یەکێک لەو ناوە هەرە گەشانەی ناو کتێبخانەی کوردیە کە بە درێژایی تەمەنی قەڵەمی کردە چەکی بەرگری لە مافەکانی نەتەوەکەی. پەردەلادان لەسەر دوو پەیکەری دوو ژنی سەربەرز لە شاری قەڵاتزێدا کە یەکیان مامۆستا سنەوبەر بوو، ئەوەی تریشیان خات و کەژاڵ ئیبراهیم بوو. دیارە ئەو دوو پەیکەرە خۆی لە خۆیدا کە ئەوڕۆ پردیان لەسەر لادرا دوو ژنی سەربەرزن، دوو ژنی تێکۆشەرن هەم لە بوارەکانی کە خات و کەژاڵ نووسەرێکی بەرچاو و دیاری سنوورەکە بۆی خەڵکی قەڵاتزێ کە خاوەنی چەندین کتێب و نووسین و نامیلکەیە لە بواری ڕۆشنبیری و ئەدەبی لە هونەردا. ئەوەی تریشیان شەهیدی سەربەرز کە شەهید خوشکە سنەوبەرە مامۆستا سنەوبەر. لێرەوە بە ناوی نووسەران و ڕۆشنبیرانی شارەکەمانەوە سوپاسی قایمقامێتی قەڵاتزێ، سوپاسی سەرۆکاتی شارەوانی قەڵاتزێ، سوپاسی هەموو ئەولانە پەیوەندیداران دەکەین کە ئەرچیان کێشا و ڕۆڵیان بینیوە، بە تایبەت ئەو دوو هونەرمەندە بەڕێزەی کە ئەو پەیکەرە نابانە و دروستیان کردووە. بە درێژایی مێژوو هەمیشە ژنان ڕۆڵی گرنگ و بەرچاویان هەبووە. شەهید مامۆستا سنەوبەر و خات و کەژاڵی شاعیریش نمونەی دوو لەو ژنە قارەمانەی ناومێژوون کە بەرەنگاری زۆری ئاستەنگەکان بوونەوە و دوجاریش بەسەر بەرزی ماڵاواییان لە ژیان کرد. ئێستاش ئەم دوو خاتونە لە ناو دڵی شارێکدا زیندون. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان قەڵاتزێ.